ڕووداوەکانی بەکارهێنانی چەک و بریندارکردن و کشتنی هاوڵاتیان لە شوێن و شارە جیاوازەکانی هەرێم تا دێت زیاتر دەبێت. ئەوەش لە کاتێکدایە حکوومەت چەندین ساڵە لە ڕێگەی یاسا و بڕیاری تایبەتەوە بەڵێنی داماڵینی چەکی بێمۆڵەت دەدات. شارەزایانی یاسا دەڵێن سەروەرنەبوونی یاسا و جێبەجێ نەکردنی لە پێناو خزمێنە و حزبێنە و یەکلاییکردنەوەی کەسی هەندێک لە تۆمەتبار و تاوانکاران بە بیانووی ئاشتەوایی خێڵەکی لە بری یاسا وای کردووە چەگەڵگرتن و ڕووداوەکان لە حاڵەتەوە ببن بە دیاردا. کێشەی ئێمە لە بابەتە گشتیەکە تەنها لە یاساکەدا نییە بەگشتی وە تەنها بڵین لە جێبەجێ یاساکە و جێبەجێکردنیدا نییە، بەڵکو بە کۆمەڵک فاکتەری کەەوە بەندەکەین. یەکێک لەوانە نەبوونی سەروەری یاسایە بەڕاستی لە هەرێمی کوردستان و عێراقدا و نەبوونی هێزێکی نیزامی نیشتیمانیە کە ئەم هێزە نیزامی نیشتیمانیە بتوانێت یاساوەکو خۆی جێبەجێ بکات. ئاستی بەکارهێنانی چەک و ئەنجامدانی تاوان پێی لە ئێستادا پێی ناوەتە قۆناغێکی نوێەوە و بە جۆرێک لە بەشێک لە ڕووداوەکاندا چەکی مۆڵەتدار بەکارهاتووە و بەشێک لە بکەرانی تاوانەکانیش پێشمەرگە و کارمەندانی هێزانە جیاوازەکان بوونە. شارەزانی سەربازیش دەڵێن لە هەرێم هێندەی گرنگی بە پڕچەکردن و مەشقی جەستەیی هێزە چەکدارەکان دراوە، نیو هێندە لایەنی دەرونی و پەروەردەی کۆمەڵایەتیان گرنگی پێنەدراوە، بۆیە حاڵەتانە تا دێت ڕوو لە زیادبوون دەکەن. ئەو کەسانش کە ئێستا خەڵەسن بەو کارە قیزەونەی کە خەڵک ئەکوشن، ئەمە مناڵکارێکە گەنجێکە بە تەمەنێکە وەرگیراوە، ئەبێ بە دیسپلینی سەربازی بە مەشقا بڕوا فێر کرێ، ئەم چەکەی بۆ پێدراوە و تەحەمولکە، چونکە لە هەموو ئەرکێکی سەربازیە دیسپلینێکەیە پێڵێ تەحەمل، پێڵێ ئەبێ ئەم کەسە سەبری هەبێ، وەکو کەسێکی کە خۆی دەرنەخا. بۆ نمونە لەبەرەوە چەکی پێەیە نەتوانێت بەزمێکی توش بێت، هیچ کارێکی توش بێت، یا سارەکەی دائمکە یا تووشی تەنگەژەیە بوو ناڕەحەتی چەکەکە بەکاربێنێت. بەرپرسانی دەستەی مافی مرۆڤیش پێیان وایە توند و تیژەکان زیادیان کردووە و بۆ ڕێگری لە دووبارەبوونەوەی تاوانەکان پێویستە حکومەت بڕیاری تایبەت بۆ چەکی مۆڵەتداریش دەربکات و ڕێگە نەدات پێشمەرگە و کارمەندی هێزانیەکان چەکەکانە ببەنە دەرەوەی دەوام. ڕێژەی تاوانەکان مەسەلەن لە زیادبوونە لە هەڵکشانایە کە هەنی هەوڵ بدە کۆنتڕۆلی ئەم حاڵەتە بکرێت کە ئەوەی کەچێکی بێمۆڵەتە، ئەوەی کەچێکی بە مۆڵەتیشە وە گوتم یاسایەک هەیە بۆ ئەوەی کە چەک چۆن هەڵبژیرێ لە شوێ هەڵبژیرێ و نەبرێتەوە ماڵەوە لە دەستی کارمەندانەوێ نەکەوێتە دەستی مناڵ یا نەوجەوان تاوانی پێ ئەنجام نەدرێ. ئەمە خۆی بەخۆی کۆنتڕۆلی ئەم بابەتە ئەکات. کوژران و بریندارکردنی چەند هاوڵاتیەک لە ماوەی کەمتر لە مانگێکدا لەلایەن کارمەندانی هێزێکی ئەمنی لە سنووری سلێمانی جارێکی دیکە پرسی چەکی بێمۆڵەت و مۆڵەتداری لە هەرێم هێنایەوە بەرباس و بۆ مای نیگەرانی و ڕەخنەی قوڵ بۆ دەسەڵاتدارانی هەرێم کە لە بریەوەی هێزانیەکان ئەرکیان پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان بێت بە پێچەوانەوە پشێوی ئەمنی و ترس و دڵە ڕاوچێ لە نێو خەڵکیدا بەڵاو دەکەنەوە. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.